من لە کۆڵانەکانی تەیراوەم پێم خۆشە باسی مێژووی ئەو گەڕەکە کۆنەی هەولێرتان لۆ بکەم کە یەکێکە لە گەڕەکە هەرە کۆنەکانی شاری هەولێر لە دوای تعجیل و خانەقا و گەڕەکی عارەبان تەیراوە یەکێکە لە ڕیزی ئەو گەڕەکە کۆنانەیە لە شاری هەولێر کە جێی چەندین نەوە و هونەرمەندە لێرە یەکێک لە هونەرمەندە زۆر ناودارەکان کە هەمومان خۆشمان دەوێت زیاد ئەسعەدەکە خەڵکی ئەم گەڕەکەیە کە تەیراوەیە و لە سەرەتای دروستبوونی هەولێرەوە دەگەرنەوە دەڵێن سەرەتای دروستبوونی ئەم گەڕەکە تەنها ماڵێک و حەسارێک بووە بەڵام ئێستا ئەوەندە فراوانە و یەکێکە لە گەڕەکە زۆر کۆنەکان و زۆر فراوانەکانی شاری هەولێر کە زۆر قەرەبارغە. ناوی ئەم گەڕەکە لە ناوی تاهیر ئاغاوە هاتووە کە دامەزرێنەری ئەم گەڕەکەیە زۆر جار پێیان گوتووە تەیرۆ بۆیە ناوی تەیراوەش هەر لە ناوی تاهیر ئاغاوە هاتووە. تاهیر ئاغا کەسێکی دەوڵەمەند و خاوەنی زەویزارێکی زۆر بووە ئەو کاتە بە خەڵکی قەڵای گوتێ کە هەر کەسێک لە خوارەوەی قەڵا خانوو دروست بکات ئەوە زەویەکی بە دیاری پێدەدات. تاوای لێهات لە ساڵی 1930دا گەڕەکی تەیراوە بوو بە نزیکەی 40 ماڵ. پاشان وردە ئەو گەڕەکە فراوان بۆی ئێستا کە دەیبینن یەکێکە لە گەڕەکە زۆر کۆنەکان و زۆر فراوانەکانی شاری هەولێر.